نمایشی جلوبەرجی کەلتوری پێکهاتەکانی عێراقە. بۆ یەکەم جارە فستیڤاڵی نمایشی جلوبەرجی کەلتوری پێکهاتەکان لە هۆڵی شانۆی زانکۆی مووسڵ بە ناونیشانی نەینەوە دەواازەی شارستانیەتە بەڕێوە دەچێت. سەدان هاوڵاتی و هونەرمەندی ئەم شارە لە هۆڵەکە ئامادەن بۆ بینینی نمایشی جلوبەرجی کەلتوری وڵاتەکەیان. ئەو جلوبەرگە کەلتوریانە هەزاران ساڵ بەر لە ئێستا پێکهاتەکانی عێراق بۆ شوویانە. لەو فستیڤاڵە جگە لە نمایشی جلوبەرە چەندین جۆر سەمای کەلتوری کۆنی پێکهاتەکانیش بەڕێوە چوو. اليوم انه المهرجان نجح يعني نجاح مميز. بەنسبەت ئێمەی خەڵکی مووسڵ یاخود ئەو جلی ئێستا نمایشی جلوبەرگی کەلتوری پێکهاتەکان یەکەم جارە لە شارەکەمان ڕێک دەخرێت و لە نزیکەوە ئەو جلوبەرگانە ببینین. جلوبەرگەکان زۆر جوان و نمایشەکەشیان جوانە. ئێمەی خەڵکی ئەو شارە پێویستمان بۆ جۆرە چالاکیە هونەریانە هەیە. من دڵنیام زۆربەی ئەوانەی لەو هۆڵە دانیشتون یەکەم جارە ئەو جلوبەرگە کەلتوریانەی پێکهاتەکانی عێراق ببینن. سەرۆکی زانکۆی مووسڵ دەڵێت فستیڤاڵی نمایشی جلوبەرجی کەلتوری پێکهاتەکان بۆ خەڵکی مووسڵ چالاکیەکی هونەری نوێیە. پێویستە ساڵانە لەو شارە ئەو جۆرە فستیڤاڵانە بەڕێوە بچێت. أقامت مهرجان كبير جدا لتاريخ هذا البلد وهذه المدينة. فیستیڤاڵێکی گەورە و مێژووی و گرنگ بوو بۆ شارەکەمان و نیشاندانی کەلتوری هەزاران ساڵەی وڵاتەکەمان و شارەکە بۆ جیلەکانی ئێستا گرنگە. مووسڵ پێویستی بەو جۆرە فستیڤاڵ و چالاکی هونەریانە هەیە. خەڵکی ئەم شارە لە دوای 2003 تا 2014 هەر لە شەڕ و ناخۆشیدا بوونە. پێویستە ساڵانە لەو شارە ئەو جۆرە فستیڤاڵە هونەری و کەلتوریانە ڕێک بخرێ. فستیڤاڵی نمایشی جلوبەرجی کەلتوری پێکهاتەکانی عێراق ساڵانە لە پارێزگای بەغدا بەڕێوە دەچێت. بەڵام لە مووسڵ لە دوای ساڵی 2003 یەکەم جارە فستیڤاڵی لەو جۆرە ساز بکرێت. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.